ئەو دۆخەی کە ئێستا خوڵقاوە بە تایبەت بۆ زێر کاریگەریەکەی چییە و چۆن لە ناو بازاڕی ناوخۆدا مامەڵەی لەگەڵ دەکرێت ئەم پرسە پێویستەکە لەگەڵ کەسانی شارەزا باسکەم بۆیە میوانداری بەڕێز هەندرێن وەرتیمان کردو بە ڕێزیان سەرۆکی سندیکای زەڕەنگەرانن. کاک هەندرێن بەخێراتیم کاتت باش. زۆر سپاس بۆ ئێوەش. ئەو ناجێگیری کە لە ماوەی ئەم هەفتەی ئەم 12 ڕۆژەی جەنگدا لە سەر زێر ڕوویدا بینێمان، جگە لەوە چه هۆکارێکی دیکە هەبوو کەوای لە زێر کرد بەم شێوەیە ناجێگیر بێ و با بڵین ناجێگیریەکەی بەدابەزین بێت؟ زۆر باشە. طبعا لەگەڵ دەستپێکردنی شەڕی نێوان ئێران ئیسرائیل و وهاتنە ناوەی ئەمریکاش لە بۆ شەڕەکە لە هەموو کۆی معادلەکە نەگەیشتەوە ئەو کاتێک کە پێش شەڕەکەی زێر گەیشتە بن 3500 ڕاستە، وایە یعنی 420 سەروی 26 کان زیاتر نەڕۆیشت. ئەوەش هۆکارەکەی مەسەلەن خەڵک دەڵێ وڵا 2 ساڕۆخ بتەقی لەوانێ دنیا خرا دەبی، هەموو جارێ ئەو هانابی کوردەرێ لە هەموو هەورەکیش باران ناباری. بەس لەگەر ئەو ئاگربەستەی کە هاتە پێشەوە هەر لەگە ئاگربەستی لە معدل وەربگرین 72 دۆلارەکەی باس کرد سەبارەت بەو 2 ڕۆژەی بوو. لە کۆی گشتیدا نزیکی 100 دلار دابەزیە لە کاتی دەستپێکی شەڕدا تا ئێستا لە ئۆنسێکدا. باشە بۆ ینی هۆکارەکەی ڕاستە لە کاتێک کاکەیەمانمان بینی لە ماوەی ڕابردووە بە هەڕەشەیەک زۆر لەوە زیاتر زێر بەرزە بووە، بەڵام بە پێچوانەوە دابەزیوە. جام کە پڕ بوو لەسەری دەڕژێتە خوارێ زێر زیاد هەستا بوو. شەڕەکە کۆتاییەکی ئەوەی نەبوو با بڵێن زۆر باز لەوە بکرێت کە شەڕەکە دەبێتە شەڕێکی ئیقلیمی و شەڕەکە زۆر جیهانی دەبی، بەڵکو حەدەسەکان زۆر سیر بوون. لە 24 سعاتیدا قەزیەکە ڕووی دەدا، شەڕێک دروست دەبوو کە کەس تەواقعی نەدەکرد. توانین بڵین زێڕیش لەو چوارچێوەی کە هەبوو بازار خۆی ئامادە کردهبوو بۆ ئەم جەنگە، ئەویش بە هەمان شێوە پێشتر ئەتوانین بڵین بازار لە زێردا خۆی ئامادە کردهبوو بۆیە ئەو بەرزبوونەوەی تۆمار کردهبوو بۆی لە حاڵەتێکی وایە بێتەوە ئاستەکەی خۆی یاخودچی حیسابەکەی لێرە جەنابتان دەزانن پێشتر ئێوە قسەتان لەسەر شیکاری زێر دەکرد لە بەرنامە ئابوووریەکانتان. ئەو جارەی مەوزوعەکە عەرز و تەڵەب بوو، بانمونەکە لۆ بینمەوە هەر ئەوڕۆ یەک قالبی زێر ئێستا بە 3326 با بڵێن وانە لەسەر ئۆنسی جیهانیە قالب زێر لە دووبەی 8 وەرەقە کەمترە، یعنی لە ژێر جیهانیەکەی دەیکڕی مەسەلە حەواڵێ و مەسەلەکە نرخی حەواڵەکردنی دۆلار و پارەکەیە. ئەوە نقطەی دووەم لە ناو شەڕ و شۆڕ و هەرایان کوردواری دەرێ خۆ کەس لە شەڕاندا شەکری نەخواردیە. لە ناو شەڕ و هەرایەکی ئەوها تەوەقع نەدەکرا زێر بەرز بیتەوە زۆر لەبەرچە لەبەرەوە خۆ بازارەکە ئاسایی نەبوو، هەموو دنیا سەرقاڵی ئەو هەواڵانە بوو، خەرج نەچوو زێڕی بکڕی، بانکەکان نەچون هجومی زێر بکڕن، یان مەسەلەن سین داوای زێری نەکرد، بەڵکو بەعەکسەوە ئەگەر شەڕ بەردەوام بیتنی ئێران کە ئەگە بەردەوام بی وەکو مەسەلەی رووسیا ئۆکرانیای لێدێ کاتێکەوە ئەمریکا حیسارەکی تەواوی هاویشتە سەر رووسیای گوتیە رووسیای نابی داخلی سیستەمی سویفت بی و دەبی دەربێ و گوتیە وڵاتان تهدیدی وڵاتانیان کرد نابی دۆلار معاملەی لەگە بکەن، مەجبور بوو زێڕەکانی خۆی نادەرێ فرۆشتی، کەواتە عەرز زۆر بوو تەڵەب کەم بوو، کە تەڵەب کەم بوو زێڕەکە ئاوهای لێرەوە چی. باشە ئێستا لە بازارەکانی ناوخۆخواز لەسەر کام جۆر زێر هەیە و زیاتر لە ماوەی ئەم هەفتەیە خواستەکە چی لێ هات کەم بووە زیاتر؟ وەڵڵاهی خوشکە هەژە واقعی بڵێ ئەو میوانە بەڕێزەی پێشت باسی کرد گوتی هەموو دەرگاکانمان لێ جیرانی لە بەغدایە، ئەمەش هەموو دەرگاکانی قەیسەریمان کرایتەوەی بازاری زێڕنگریان کرایتەوە، بەس خەڵک یعنی ئەو ئیمکانیەتەی نەبووە، بازارەکەش مستەقیر نەبووە، خەرچی ئاسایی زۆر جم و زۆڵی بازاری زێر نەبووە لەو چەند ڕۆژەی کەوا با بڵێن شەڕی ئێران و ئیسرائیل و ئەمریکا لە گۆڕێ بووە، بازارەکە سستێکی بەخۆ دیت بوو. بەس توا ئەگەر وەکو قەوسەکەم دەنێ لە ناو دوو کەوانە ئەمێن تقریبن ئەوە نێزیک دەبینەوە لە 2 مانگ بەیاننامەکمان دەرکرد لە هەموو ڕۆژنامە نووسانی کوردستان لۆ ئەوەی کەوا ئەو لێدوان وشتانە کەم بکەینەوە ئەمە لەبەرەوەی کە کاریگەری نەبێت لەسەر بازارەکە هەر بە کوردەواری خۆمان جواب بدەمەوە لۆ ئەوەی نەبیتە جێرەی ئۆمەرەکۆری دوایە تحلیل لەسەوەی بکە جێرەی ئۆمەرەکۆری چیرۆکەی درێژە لێرە مەجان لێ لۆ بجێرمەوە لۆ نەبیتە جێرەی ئۆمەرەکۆری لەبەر ئەوەی دەچون لێدوانیان لەگە کابرایەکی دەکرد
ڕاگەیانەکە وەختەی ژمارەی کامیرەکان ئەوەندە زۆر بوو لە قەیسەری هەندی ژمارە ئەو ڕێزە دوکانەی بوو کە لێ ڕاوەستا بوون ئاخر احترامەن ئەو ڕاگەیانانەش دەبی تۆزێک لێدوان کەم کەنەوە مثلەن دەبی جیاوازیش بکرێت لە بینی ڕاگەیاندنی پرۆفشناڵ و ڕاگەیانەکەەوە هەر بۆ بازار خۆشکردنی خۆی قسەی دەکا لەبەر هەندێ ئەمن بەیاننامەکەم دەرکرد سوپاسیان دەکەم لێرەوە لە کەناڵین گۆوە لە هەموو کەناڵەکان سوپاسی هەمویان دەکەم پابند بووینەوە ئەو ڕۆکە هاتیمە لە بە هەندێ هاتیمە لۆ ئەوەی برێن کاکە ئەوە کلیلەکەم لە دەستە خەریکە دەرگەی ڕاگەیاندن دەکەمەوە بەس چ نەک عالم بە باشە ئەم دەرگاکردنەوەیە بە مەبەستی ئەوەی کە ئایا بازاڕەکەی ناوخۆ چۆن ڕێک بخرێتەوە خواست و خستنە ڕووتان چۆن لەبەرچەند بوو خوشتێ ئەوە کابراایك هاتەکنە من عردی فرۆشت بوو عرد زێر بە 725 بوو عردی فرۆش بوو پارە هینای مامۆستا هەم لۆ بە زێردە بەینێک لی پاڕایمەوە کاکە گیان مەیکڕە چکەم دەزانام دابەزین دەکاتەوە طبعا باش ئەگەر ئێستا کەسێکی دیکە هەبێت بڕەپارێکی ناوە بە تۆڵێت زێر بکڕم ئەوجە لێرە بزانە لێرە ئەمن خۆم نایەمە ناو ئەو مەعمایەی لەبەرچە لەبەرەوەی ئێستا حەدەسەکان دیار نییە مەسەلەن ئەوە نییە تەکنیکالی زێرەت و جەناب زیرەکی ئێستا تەماشای کاندڵێک بکەی دەزانی سەعاتەچکە زێر دەبتە چەند و دەبتە چەند ئێستا دنیای حەسر سورعەیە ئێستا سبەینێ ئەمریکا ترامپ چ گوێی لێ نییە بچی چار ساڕوخی بکە لەناو تاران بدا وەزعەکە دەگۆڕێ بە شێوەشکەی لێ دێتەوە کەواتە ئێستا ئەمە دەبی تەماشای زروفی دنیای بکەین بزانین ئیخبار چی لێ دێ بەڵام ئەگەر ئارامی و ئاسایش لە دنیای بەرقەرار بی ئەگە ئاراستەکە بەو شێوەیە زێردابەزین دەکا بەس ئەو نەوعە هەستان و زۆر بڵند بوونێژ ناکە کە ئەمن بێم خەرچی قەلەکەم لە هەندێک کەناڵان نووسرا پێشبینیەکەی تا بەس بە کورتی ئەمەیانم پێ بڵێ کاکەندرێن لە بەرەوەی کاتمان زۆر کەم ماوە پێشبینی چ ئاستێکەکەی بۆ زێر تا کۆتایی ئەم ساڵ تا کۆتایی ساڵ بەڵێ تا کۆتایی ساڵ ئەو پەڕی زێر بڕوە بە 3650 ئەوەندەی ببینی ئۆنسی زێر ئەویش بەپێی ئەوەی کە ئایا بارودۆخی سیاسی ئەو شەڕەی لە دنیادا هەیە کۆتایی دێ یان نیگۆشیشن و دانوستاندن دەست پێ دەکاتەوە زۆر سپاس دەکەین بەڕێز هەندرێن وەرتی سەرۆکی سندیکای زەرەنگەران بە هیوای سەلامەتی و بەردەوامیتان لە بازارەکە سپاس بۆ ئێوە بە هیوای ئینشاءالله